يعني بحقت دەستخۆشی گەرم لە دکتۆر لێ دەکەم نەک بڵێمەوە مۆزوع لێ ڕاوەستەوە باسی دەکەم بەحقت یعنی بۆ سەبەبی خەرکردنەوەی ئەو خەڵکە کە خێریشی بەڕاستی ناوازە بکرێ یعنی هەموو لایەک دیارە شتەکەشی بۆ خۆیە گەنە بەڕاستی پێتان بڵێم ئێمە وەکو بزنسمان ئەوە بە ئاسانی قناع نابین يعني دعمی شت بکەین وەلو من ئەمجارە پێم گوتومە کاکە باسی مۆزوعی من مەکە بەڵام ئەو هەر دیارە دەڵێ کاکە جاریەوە دەڵێ کاکە پێویستم پێێتەوەی باس دەکەم نەک لە مۆزوعیەوە لەبەرەوە یعنی ئێمەش تەواو تەئکیدمان کردووە بەڕاستی ئێمە وەکو بزنسمان يعني دائما ئێمە زیاتر لە 30,000 مۆزەفمان هەیە يعني هەموو شتێک بە ئێمە عەبر بووە يعني لەوانەیە ئەو مۆزوعی شتێک لە مامۆستایەکی بەڕێز لە مەلایەکی مزگەوت لە هەتا لە دکتۆرێک لە مۆزوعێکە ئەو شتانە ئەوەی بەس ئێمە ڕۆژانە تووشی ئەو مۆزوعانە دەبین بۆیە بە ئاسانی شت لای ئێمە وەکو بزنسمان ئەگەر زۆر يعني فعلی ئەوە نەبێ تو وەکو بزنس ناتوانین مەسەن لەگە بزنسمان ئەوە بکەیت بەڵام کە دەبێت شتێکی ئینسانی خەیری مرۆیی زۆر تەسیر دەکات بۆیە داوا لە هەمووتان دەکەم بەڕاستی وەکو کارمەندەکان وەکو دکتۆرەکان وەکو بزنسمانەکان هەرێکە لە مستەوای خۆی یعنی ئێمە لە جایەکە مامۆستایەکی بەڕێز دانیشتە بووین یەکێک گوتی وەڵی مامۆستا من توانم بەو شوێنی گوتی کاکە لەگایە لایە لەمە لێ پەلێ یعنی هەرێکە لە قەدەر توانای خۆی کە تو دێی 1000 دینار دەدەی لەوانەیە مقابلی 1000 دۆلاری شخصی مقابلە خۆی نقطەکە لێرەیە کە تو چەند دەدەی لە قەدەر توانای خۆت و بگرێ احتیمالی تو زۆر زیاتر بێ لێکێک وەکو من ئەمڕۆ مەبلەغێک دەدەم لەسەر توانە وەزع و مەکانەتی خۆم دەیدەم ئەگەر تو 30,000 دینار بدەی لەوانەیە مقابل 300,000 دۆلارەکەی من بێ ئەوە شتێکی زۆر تەبیعیە خەزینەی خۆی سبحانه وتعالى زۆر گەورەی و بە تەماشای دڵی ئەو ئینسان دەکات لە ئەوەیەک دەیداتن چەند لە دەستی دەردەچێت قەت تەوەقعیەوە مەکەن کە فڵان ئەوەن دەیدا من ئەوەن دەمدا نەخێر بڕوا بکەی تو زۆر لە 10 و 20 وەکو من زیاترە لەبەرەوەی تو دەری دەکەی لە 20,000 10,000 دەدەی ئێمە جێمان لێ بووە ئافرەت هەبووە مەسەن زێڕی خۆی ئەوە کردووە زێڕی خۆی هاتووە فرۆشتۆ سامی پێکڕەوە وەڵی کاکە ئەوە بەڕاستی من نەچوومە زێڕی خێزانم فرۆشم بێم لێرە لە میهرەبانی پارە بدەم لە پارەی زیادەی خۆ مەسەن ئەو پارەنم ئەوە کردووە بۆیە زۆر هەمووتان هەرێک لە ئێوە بەڕاستی ئەو کارە بە کارێکی پیرۆز و مبارەک بزانن خزمەتکردنی خەڵکی خۆتانە خزمەتکردنی وڵاتی خۆتانە خزمەتکردنی ئەو دینە پیرۆزەیە بەڕاستی زۆر بەشتێکی گەوری بزانن بڕوا بکەی و حساب بکە یعنی ڕاست ئێوە ئەتعاب و مادیبوونی خۆتان لەوانەیە وەکو پارە وەربگرن بەس بڕوا بکە چەندی میهرەبانیتان زیاتر بێت لە نەخۆشەکان وەکو دکتۆرەکان زیاتر لەگەڵ نەخۆشەکان بڕوا بکە ئەوە هەمووی ئیزافەی ئەجر و پاداشتە خەزینەی خۆی سبحانه وتعالى زۆرە بەبێ لە کەس کەم بکاتەوە داوای لێبوردنەکەم من هەندێک درێژم کردەوە بەسەر حەزم لێ بوو زیاتر تەوزیحاتی سەریعتان بدەم دەستان خۆش بیا خۆن میهرەبانی دڵسۆزی و لێزانی